وڵا خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێت و تەوەرێکی دیکەمان قسەکردن لەسەر وتاری هەینی زۆر کات دەوترێت ئەو وتارانەی لە ڕۆژی هەینیدا لە مزگەوتەکانەوە پێشکەش دەکرێت توند ئامێزە و هەروەها کۆمەڵێکیش ئەوە ڕەت دەکەنەوە بۆ قسەکردنی زیاتر سەبارەت بەم بابەتە ڕاستەوخۆ میوانداری بەڕێز فەرەیدون غەریب بەڕێوەبەری گشتی ئەوقافی سلێمانیمان کردووە. کاک فەرەیدون باین باش و بەخێر بیت. ئەمانە بزانین ئەو وتارانەی کە لە ڕۆژی هەینیدا لە مزگەوتەکانەوە پێشکەش دەکرێت ئێوە تا چەند ئاگادارن لێوەی؟ بەڵێ سەرەتا بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاو ڕێزم بۆ بینەرانی NRT، سڵاو ڕێزم بۆ پێشمەرگە قارەبانەکان لە سەنگەرەکانی ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستانی داعش و ڕۆحی شەیدەکان شاد بێت. سوپاس بۆ ئەم دەرفەتە. بەڵێ ئێمە بەنسبەت وتاری هەینیەوە کە لە ڕۆژانی جومعەیە پێشکەش ئەکرێ و لە شاری سلێمانی و دەوروبەریە لە نزیکەی 700 مزگەوتە وتاری هەینی پێشکەش ئەکرێ بۆ زیاتر لە 500,000 نوێژخوێن و ئەوانی کە ئامادەی مزگەوتەکان ئەبن. طبعا لە سەرتاسەری هەرێمی کوردستانە زیاتر لە 5,000 مزگەوت هەیە و زیاتر لە 2500 وتار لە مزگەوتەکانە لە جومعە پێشکەش ئەکرێ. ئەم وتارە هەموو هەینیەکە و لە ساڵانە 52 کەڕەت وتار پێشکەش ئەکرێ و ئێمە چوارچێوەیەکی دیاریکراو یا ئارەسەیەکی دیاریکراومان نییە بۆ مزگەوتەکان و بۆ مامۆستایانی ئاینی کە پیان بڵێن پێویستە وتار ئەم بابەتە پێشکەش بکەن. بەڵام ئێمە چوارچێوەیەکی گشتی ترمان هەیە، کۆمەڵی ڕێنماییمان هەیە بۆ مامۆستایان کە وتارەکانیان لەو چوارچێوەیە پێشکەش بکەن و ئەویش ئەبێ ئەو چوارچێوەیە چێکە داتان نابۆی چوارچێوەکە ئەمەیە ئێمە لەم لە ڕۆژانی 8 و 9 مانگدا لە شاری هەولێر کۆنفرانسێکیشمان ساز کرد بۆ ئەم مەسەلەیە، بۆ مەسەلەی وتاربێژی و وتاردانی مامۆستایانی ئاینی. چوارچێوەکەی ئێمە ئەوەیە وتاری هەینی کورد بێت 20 دقە بۆ نیو سەعات تێنەپەڕێ، بەڵام بەداخەوە جاری وا هەیە مامۆستایەکی ئاینی لەگەڵی چشکە فەرقی هەیە وتارەکەی درێژ ئەبێتەوە بۆ سەعات زیاتریش و بە زمانێکی سادە و بێگرێ و گۆڵ پێشکەشی بکە، هێمن بێت و پشت بە زانست ببەستێت و پشت بە واقع ببەستێت. سەبارەت بە ناوەڕۆکی وتارەکە پێویستە ناوەڕۆکی وتارەکە چۆن بێت؟ ناوەڕۆکی وتارەکان ئێمە دیاری ناکەین بۆ مامۆسایەکی ئاینی. مامۆسای ئاینی بە پێی ئەو ئاستەی کە پێی گەیشتووە لە خوێندن و لە سەقافەتی خۆی وتارەکان پێشکەش ئەکا. مامۆسایانی ئاینی دەرچووی پەیمانگا و دەرچووی کۆلیج و هەروەها حوجرن و ئەوانە بە پێی ئاستەکانی خۆیان وتارەکان پێشکەش ئەکەن. بەڵام وتاری ئاینی لەسەر بنەمایەک پێشکەش ئەکرێ، ئەو بنەمایش قورئانی پیرۆزە، ئاەتەکانی قورئانی پیرۆز و هەروها فەرمودەکانی پێغەمبەرە و لەوێوە مامۆسای ئاینی وتارەکەی ئامۆژگاریەکەی پێشکەشی نوێژ خوێنان ئەکا، هەروەها ئەمە تێکەڵ ئەکا بە واقعی کۆمەڵایەتی و واقعی ئابووری و زۆر جار واقعی سیاسی کۆمەڵگاش. بەڵێ زۆر کات باس لەوە ئەکرێت کە بەشێک لە مزگەوتەکان کاتێککە وتاری هەینی تێدا دەخوێنرێتەوە وتارەکان توند ئامێزە، وا دەکات فکری توندی بخاتە مێشکی ئەوانەی کە لەو کاتەدا بەستی نوێژ خوێندنی ڕۆژی جومعە ئامادەن لەوێ. بەڵێ یەکێک لە کێشەکانی ئێمە بەردەوام ئەوە بووە کە هەندێک لە مامۆستایانی ئاینی هەمویان هەندێک زۆر جار لە وتارەکانیانە بیر و بۆچوونێک ئەخەنە ڕوو یا بابەتێک ئەخەنە ڕوو کە بۆنی تۆندڕەوی لێ دێت و ئەوە ئەبێتە هۆی تێکدانی ڕەوشی ئارامی خەڵکەکە. خۆی لە ڕاستیدا وتاری بەڵام ئەو ژمارەیە بە حەقەت لە شاری سلێمانیا کەمە. ئەوەی کە ئێمە داوا لە مامۆستایان ئەەکەین ئەوەیە کە مینبەر بە شێوەیەکی بێلایەنانە مینبەری مزگەوتەکان لە مینبەری مزگەوتەکانە وتارەکانیان پێشکەش بکەن و مامۆسای ئاینی ئەبێ مجەڕەد بێ بیر و بۆچوون و ئەفکاری خۆی تێکەڵی وتارەکە نەکا و لە ئەنجامی وتاردانەکەیەوە ئارامی و ئاسوودەیی بۆ دڵ و ڕۆحی نوێژخوێنان دروست بکە و مامۆسای ئاینی ئەبێ
ئاسوودەی و ئارامی لای خەڵک دروست بکەوە گەشتبینی بڵاو بکاتەوە هەر باسی سزادان و ترساندنی خەڵک بە ئاگری دۆزەخ و ئەوانە نەکا و پێمان باشە زیاتر باسی بەهەشت بکەوە باسی ئەو ڕحمە زۆرەی خوا بکە کە هەیەی بۆ خەڵک هەروها ئاشتی و ئارامی خێزانیش بپارێزێت چونکە ئەوەش شتێکی زۆر زۆر گرنگە زۆر جار مامۆسای ئاینی وا هەبووە سەبارەت بە ژن قسەیەکی کردووە یا تەرکیزی زیاتری خستۆتە سەر ئیلتیزاماتی ژن لە خێزانە بەرامبەر بە پیاو و ئەمە وای کردو زۆر جار ئارامی ماڵ تێک بچێ هەروەها ئەبێ مامۆسای ئاینی لە مزگەوتەکەی خۆیان و لە مینبەرەکەی خۆیان هەڵگری بیر و باوەڕی میانڕەوی بێت و دوور بکەوێتەوە لە تۆندڕەوی ئاینی و ئەو مەوزوعی کە بەڕاستی میلەتی ئێمە ئەتوانین بڵین تاکە نەتەوەیە کە زەرەرمان لە مەسەلەی تۆندڕەوی ئاینی کردووە میلەتی ئێمە هەمیشە لە ڕابردووشە هەر میانڕەو بووە هەروەها ئێمە ئەبێ بیر و باوەڕی ئەوە بڵاو بکرێتەوە کە یەکتری قوبوڵ بکەین بەداخەوە زۆر جار لە ناو مزگەوتەکانی ئێمەوە لە ناو مامۆسایانی ئاینی ئێمەوە لە ناو موسڵمانانی ئێمەشا جۆرێک لە جیاوازی و خلافی وا دروست ئەبێت کە ئەمە ناکۆچی لێ ئەکەوێتەوە ئەگەر حەزەکەم ئەمە تەواو بکەم هەروەها ئێمە ئەبێ میانڕەوی و زەمینەیەکی وە بسازێنین کە ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی یەکتر قبولکردنە و ئاینی ڕەحمەتە نەک بۆ خۆمان وەکو ئیسلام ئەبێ بۆ ئاینەکانی تر و بۆ پێکهاتەکانی تریش ئەمە بکەین و ئەمەش کراوە و خاڵێکی تر کە گرنگە باسی بکەم ئەوەیە کە بەڕاستی ئەبێ پشت بە زاننا و دانایانی میلەتی خۆمان ببەستین ئەوانی کە لە ڕابردووە پێشینەی مامۆستایانی ئاینی و لە مزگەوتەکانە و لە حوجرەکانە و لە تەچە و خانەقاکانە پێگەیون و ئەوانە خەڵکیان پێگەیاندووە مەسەلەن بگەڕێنەوە بۆ ئەفکارەکان و بیر و بۆچوونەکانی مەولانا خالید کاکەحمەی شێخ هەروەها بۆ هەموو ئەو شاعیر و ئەدیب و نووسەر و تێکۆشەرە نیشتمان پەروەرانی کە بەڕاستی ناسنامەیەکی ئاینیان هەبووە مەلای مزگەوت بوون و لە هەمان کاتە بیر و باوەڕێکی میان ڕەویان هەبوو. بەڵێ کاک فەریدون هیچ حاڵەتێک تۆمار کراوە کە کەسێک مینبەری مزگەوتی بە شێوازێکی تند بەکارهێنابێت ئێوە کاردانەوەتان چی بووە سەبارەت بەمانە ئەگەر هەبوو بێت؟ بەڵێ هەبووە بەڵام ئەوە زۆر کەم بووە بە خۆشحاڵیەوە مامۆسایانی ئاینی ئێمە و مزگەوتەکانی ئێمە بە تایبەتی لەم کاتەیە کە شەڕی ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستانی داعشەیە و مەترسیێکی گەورە لەسەر وڵاتی ئێمە هەبووە مامۆستایانی ئاینی و مزگەوتەکان لەم بوارەیە بە ئەرکەکانی خۆیان بە باشی هەڵساون و ئەتوانین بڵین وەکو پێشمەرگە لە مزگەوتەکانی خۆیان و لە منبەرەکانی خۆیان و توانیویانە خەڵک هان بدەن بۆ ئەوەی پشتگیری لە هێزەکانی پێشمەرگە و لە ڕسواکردنی تیرۆریستانی داعش و ڕسواکردنی هەموو ئەوانەی هەر جارە و بە ناوێکەوە کار شۆڤێنیەکانی عەرەب و توندڕەوەکانی ئەملاولایە هەوڵیان داوە بەڕاستی لە ڕێگەی پاڕانەوە بۆ پێشمەرگە لە ڕێگەی باسکردنی ئەو زوڵمەوە زۆربەی مامۆسایانی ئێمە ئەم ئەرکان جێبەجێ کردو بەڵام جارجاریش لێرە و لەوێ مامۆسایەکی ئاینی هەبووە سەبارەت بۆ نمونە بۆ پێشمەرگە نەپاڕابێتەوە یاخۆت داعشی بە لادەر لە ئاینی پیرۆزی ئیسلام نەزانی بێ ئەمە خلافێکی دروست کردووە لەناو ئیجراتێکتان کردو بەرامبەر ئەو کەسانە. بڵێ وڵا ئێمە ئیجراعاتی بەردەواممان هەیە و چاودێری بەردەواممان هەیە ئیجراعات ئەوەیە کە مەسەلەن زۆر جار هەر ئەوە نییە جاری وایە مامۆسایەکی ئاینی تەشهیر ئەکا لە مزگەوتەکەی خۆیەوە ناوی حیزبێک ئەهێنێ ناوی سەرکردەیەک ئەهێنێ و ئێمە بەڕاستی بە مامۆسایانی ئاینی ماوتووە طبیعیە مامۆسای ئاینی باسی گەندەڵی بکە باسی ئەو نەعەدالەتیە بکە کە لە کۆمەڵگەی ئێمە هەیە ئەو قەیرانانی کەوا هەیە یعنی خیتابی سیاسی گشتی لە کوردستانە ئەو وەزعە خراپەی ئابووری نەبوونی موچەی خەڵک ئەمانە بەدەر نییە لە وتاری ئاینی مامۆستا و مامۆسای ئاینی ناتوانێ خۆی لەمە دوور بخاتەوە چکە زۆر جار لەلایەن کۆمەڵگاوە بە ترسنۆک لە قەڵەم ئەدرێت بەبێ هەڵوێز لە قەڵەم ئەدرێ بۆیە طبیعیە مامۆسای ئاینیش لە بوارەکانی تری کۆمەڵایەتیا بەشداری بکەوە ئەو خەمی خەڵک هەڵبگرێەوە من پێم وایە مامۆسای ئاینی ئەبێ لە هەمیشە لە پێگەی خەڵکی مەزڵومە بێ و لە بینی زاڵم و مەزڵومە پشتیوانی لە مەزڵوم بکات چکە ئەوە بەڕاستی ئەگەر ئێمە سەیری تاریخیش بکەین لە سەدە تاریکەکانی ناوەڕاستە لە ئەوروپا ئاینی مەسیحی و کەنێسە و
کاتیدرایی و پیاوانی ئاینی بووبوون بە پاڵپشت و بەهێزێک یعنی دەسەڵاتی ڕۆحی وەڵامی پرسیارەکەی خۆمەر نەگرت چه ئیجراتێکە کە ئێمە بۆ نمونە مامۆسای ئاینی هەبوو لەسەر ئەوەی وتارەکەی تند بووە یاخود تەشهیری کردووە یاخود ئیلتیزامی نەکردو بە ڕێنماییەکانمانەوە لە وتار خوێندن لامان بردووە گواستومانەتەوە و زۆر جاریش زۆربەی جاریش ئێمە بانگمان کردووە مناقەشەمان لەگەڵا کردووە و محاسبەمان کردووە. بەڵێ کاک فەریدون زۆر کات باس لەوە ئەکرێت کە زۆربەی مامۆستایانی ئاینی کە لە کاتێکا کە خوتبەی جومعە ئەیان کۆمەڵێک حەدیث و ئاەت ئەهێننەوە بەڵام دواتر تەفسیرەکانی بە شێوەیەکی توندڕەوانە بۆ هاوڵاتیان و ئەوانی کە گویان لێگرتوون باسەکەن. پێتاوانی ئەمە کاردانەوەی خراپی لێکێتەوە بۆ ناو کۆمەلگا؟ بەتەکید ئەوە کاردانەوەی زۆر خراپی لێکەوێتەوە. ئێمە ئەبێ تەفسیرێکی تایبەت تەفسیرێکی کوردەواری تایبەت بە خۆمان هەبێ بۆ قورئانی پیرۆز و بۆ فەرمودەکانی پێغەمبەر و بۆ ئاین وەکوتم ئەبێ بگەڕێنەوە بۆ پێشینەی زانایان و مامۆستایانی خۆمان لە کوردستانە کە ئەوانە هەمیشە بیری میانڕەوی و بە شێوازێکی کوردانە ئاینی پیرۆزی ئیسلامیان وەرگرتووە چکە کاریگەری فقه و تەفسیرات و تەویلاتی ئەملاولا هەیە لەسەر میلەتی ئێمە بە تایبەتی ئەو مامۆستایانی کە خوێندن لە دەرەوەی وڵاتی خۆمان تەواو ئەکەن یاخود ئەوانەی متەئەسیرن بە ئەفکار و بە بۆچوونی هەندێک لە زانایان و لە فەقیهی ئاینی ئیسلام چکە بەڕاستی 500 تەفسیر لە سەرتاسەری عالەمی ئیسلامیە 500 تەفسیر بۆ قورئانی پیرۆز هەیە 500 تەفسیر هەیە. دیارە ئەم تەفسیرانە زۆر جار مەسەلەن زانایەکی ئاینی و یا زۆر جار میلەتێک خۆی ویستوێتی بە شێوەیەک ئاەتێکی قورئان تەفسیر بکە کە لەگەڵ بیر و بۆچوونەکانی خۆیان لەگەڵ مەسلحەتی نیشتیمانی خۆیان لەگەڵ مەسلحەتی دەوڵەتەکەی خۆیان بگونجێ میلەتەکەی خۆیان بگونجێ. ئەمانە جاری وا هەیە مەلای ئێمەش بەڕاستی کاریگەر ئەبێ بەم جۆرە تەویلانە و بەم جۆرە ڕێگایانە. لەناو مامۆسایانی ئاینیا و لەناو ئاینی پیرۆزی ئیسلامە دەیان ڕێچکە و ئیتیجاهی جۆرا و جۆر هەیە و ئەگەر وریان نەبین و ئەگەر مامۆسای ئاینی ئێمە وریان نەبێ بەڕاستی ئەو ڕێچکانە و تەسیری ئەوانە تەسیرێکی خراپ بکات سەر میلەتی ئێمە. بەڵێ کاک فەریدون لە ڕۆژگاری ئێستادا بەتایبەت بارودۆخ هێرەمی کوردستان کە قەیرانی داراییە و ڕاوەستانی پرۆسەی خوێندنە لە زۆربەی شارەکانی هێرەمی کوردستانە بەگشتی زروفێکی ناخۆشە بۆ میلەتی کورد. خوتبەی جومعان یاخود بوتاری هەینی لەم کاتانەیە چۆناهیە؟ ئێوە هیچ ڕێنمایەکتان ناوە بە مزگەوتەکان بۆی خوتبەی جومعیان چۆناهی بێت؟ ئێمە جار جار هەندی ڕێنمایی ئەین بە مامۆسایانی ئاینی بە مزگەوتەکان چکە بەڕاستی ئێستا زۆر جار لەم کۆمەڵگەی ئێمەیە پەنا ئەبرێتە بەر مزگەوتەکان و بەر مامۆسایانی ئاینی لەلایەن ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە بۆ پاراستنی ژینگە لەلایەن وەزارەتی تەندروستیەوە لە هەموو لایەنەکانەوە بەڕاستی هەوڵ ئەدرێ مامۆسای ئاینی قسەیەکی خێر بکات. بەتەکید مامۆسایانی ئاینی وەکو باسم کرد کاریگەرن بەم وەزعە خراپەی کە ئێستا لە کوردستانە گوزەرێ ناتوانین ئێمە پێیان بڵین باسی قەیرانی دارایی مەکەن باسی ئەو ئیدارە خراپە مەکەن کە لە وڵاتەکەمانە تێپەڕێ. مامۆسای ئاینیش وەکو مامۆسای زانکۆ وەکو ڕۆژنامەوان وەکو هەر تاکیشی تری کۆمەلگا ئەویش لە ناو کۆمەلگایە و قسەی ئەو هەڵوێستی ئەو کاریگەرترە مەسئولیەتی ئەو گەورەترە ڕەنگە مەسئولیەتی مەحامیەک مەسئولیەتی ئەندام پەرلەمانی لە قسەکردنە جیاواز بێت لە مامۆسایەکی ئاینی. بۆیە مامۆسای ئاینی ئەبێ هەمیشە لە هەڵوێستەکانی هەڵوێستی نیشتیمانی بێ. من حەزەکەم ئەوەش ڕاست بکەمەوە پێش ئەوەی بێمە ستۆدیۆ جۆم لە NRT بوو باسی لەوە کرد ئێمە داوا کرابێ لە مزگەوتەکانی ئێمە کە بایکۆت بشێنن. سەیری کە بەیت شێوەیەک من ئاگاری ئەوە نیم و ئێمە داوامان لە یەک مامۆسای ئاینی و لە یەک مینبەری یەک مزگەوت نەکردو کە بایکۆتی مامۆسایان بایکۆت بشێنن. بەڵام ئەمە قسەی NRT نەبوو، ئەمە قسەی دەرەوە بوو کە پامنێرمان گیانی بە ئێمە بە هاوڵاتیان ئەویش بیست. نازانم ئەگەر مامۆسایەک ڕێی وا بوو بێ لە شوێنێکەوە ئەم ڕێیە هەبوو بێ
بەڵام بەڕاستی ئێمە داوامان لە مامۆسایانی ئاینی نەکردووە کە لە مزگەوتەکانەوە داوا لە مامۆستایان کەن بایکۆت بشتێنن ئەوە تایبەتە بە مامۆستایان خۆیان و ئێمە حەزەکەین ئەو مەوزوع بەڕاستی بەداخەوە یعنی دەسەڵاتی وڵاتی ئێمە گوێ لە بایکۆتی مامۆستایان نەگرێ گوێ لە معاناتی خەڵک نەگرێەوە من پێم وایە بۆ خۆم پێم وایە کە بایکۆت چارەسەر نییە و ئەبێ حیزبە سیاسیەکان لە ڕووی سیاسی و کێشەی خەڵک چارەسەر بکرێ و ئەبێ فشاری تر بکرێ نەک مۆزوعی بایکۆت و ئەوە. کاک فەریدون دوات تێبینی و پێشنیاستان چییە بۆ مامۆسایانی ئاینی بۆ پێشکەشکردنی وتاری هەینی و ئاگاداربوونیان لە بارودۆخەکە و چۆنێتی پێشکەشکردنی وتارەکانیان؟ بڵێ وڵای ئێمە داوامان لە مامۆستا بە ڕێزەکانی خۆمان هەر ئەوە بووە هەمیشە لە کۆبوونەوەکانیشا باسمان کردوون و ئەوان خۆشیان شارەزان لەم بوارەیەوە زۆربەی زۆریان خەڵکی خوێنەوار و عالمن پێمان باشە مامۆسایانی ئاینی لە مینبەرەکانی خۆیانەوە بێلایەن بن و مجەڕەد بن و لە ناخ و هەڵسوکەوتی خۆیانەوە بەڕاستی دەست پێ بکەن و زۆر جار مامۆسایەکی ئاینی گفتار و کردداری جیاوازە لە یەکتری و ئەوە گلەیی و گازندەی خەڵک دروست ئەکا و خەڵک ڕەنگە گوێی لێ نەگرێ و کاریگەری خراپی ئەبێ بۆ سەر هەتا دینی ئیسلام و بۆ سەر ئێمەش و خۆی بە باشتر لە خەڵک نەزانێ و ئەو مینبەرەی کە بەکاری ئەهێنێ بەداخەوە زۆر جار ئەمەش ئەوترێ هەندێ مامۆستاس خاوەنی علم و معریفەتێکی زۆرن بەڵام جۆری لە خۆبایی بوونی تایە کاتێک کە ئاچێتە سەر ئەم مینبەرە بەرزترە لە خەڵک پێی وایە ئەم لە خەڵک خوێنەوارتر و لە خەڵک وشارترە و لە خەڵک بێمشکیلەترە ئەمە وانە ئەمە وەکوتم بەشێک وایە ئەجینە مامۆستایان زۆربەی زۆریان بەڕاستی بە مەسئولیەتەوە هەڵسوکەوتی خۆیان ئەکەن و ئیشی خۆیان ئەکەن و مامۆستای ئاینی خۆی دەسەڵاتێکی معنەویە من ئەمە زۆر گرنگە بەڕاستی بۆ مامۆستای ئاینی بە تایبەتی دەسەڵاتی معنەویە و ئەبێ ئەم دەسەڵاتە معنەویە پردێک بێ لە بینی خەڵک و لە بینی دەسەڵاتی شاوە هەمیشە ڕۆڵی هێورکردنەوەی ئەو گرژیانە ببینێ کە لە ناو کۆمەلگای ڕوئەیە هەوڵی هێورکردنەوەی ئەو گرژیانە ببینێ کە لە نێوان دەسەڵات و لە نێوان خەڵکا ڕوئەیە و مامۆسای ئاینی کە ئەڵێن بێلایەن بێ خۆ ئەوە هیچ بڵێن ئەحزاب و سیاسەتیش کاریگەری زۆری کردوتە سەر ئەوان و داوایەک لە مامۆسایانی ئاینی ئەکرێ کە بەڕاستی بەوان هەڵناگیرێ چکەوتم ئەوان بەشێکن لە مەنزومەکانی تری کۆمەلگا بەگشتی ئەبێ هەموو ئەو چێشانە چارەسەر بکە مامۆستا ئەتوانم بڵێم شاعیر ئەدیب عالمێکی گەورە لە ناو میلەتی ئێمە ئەمە سەروەی نیشتیمانی و نەتەوەی حەقە بێلایەن بێت. بەڵێ سپاس بۆ فەریدون غەریب بەڕێوەبەری گشتی و قافی سلێمانی کە ئەمڕۆ لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی لەگەڵمان ئامادە بووی. زۆر سپاس بۆ ئامادەبوون.